ئێمە توانین بەم ڕێگایانە تەمەنی پاتریەکانمان درێژکەین یاخود ڕێنمایی بڵاوکەینەوە بۆی کە پاتریەکانمان زیاتر بەرگە بگرێت. خاڵی یەکەم ئەوەیە کە ئەو شەحنەی بەکارهێنیت ئەو کێبڵ و شەحنەی کە بەکارهێنی موبایلەکە هەمان واتێ بێ، هەمان ئەمپێرە بێ، هەمان ڤۆڵتێ بێ، وە کواڵیتەکەی بەرز بێت، واتە کەلەی شەحنەکە ئەسڵی بێ، کێبڵەکە ئەسڵی بێ، شەریکی خۆی بێ، نەک براندێکی کۆپی بێ لە بازاڕەکە بڵاوکرێتەوە شتێکی تەقلیدە. ئەگەر براندێکی ئۆرجیناڵ بێت ئەمە خاڵی یەکەمە وە چەند ڕێنماییەک هەیە لە ناو سێتینگی موبایلەکەیە. یعنی بۆ نمونە کۆنتراستی موبایلەکە واتە ڕووناکیەکەی بینیتە خوارەوە زۆر بەرز نەبێت، عادەتی لە شوێنی ڕووناکات و هەوڵی زیاتر بەرزیکێتەوە. ئەمە خاڵێکە کە شەحنێکی زۆرت لێ بە هەیە زۆر فولیەکات. خاڵێکە هەیە بۆ نمونە لە ئایفۆنا کە باسیکەین بەشی بارگراوند ڕفرێش هەیە، مەجموعەیەشت هەیە، یاخۆت بەشی مووقع واتە لۆکیشن سێرڤیس، ئەمانە بکوژێتەوەی کە زەرور نییە بکوژێنرێتەوە، ئەو بارگراوند ڕفرێشە بکوژێنرێتەوە. ئەمانە لە سۆفتوێرەکانە چەند خاڵێکن. و خاڵێکی تریژەیە کە ئێمە زۆر تەرکیزەکەینە سەری زۆر ڕێنمایی بڵاوەکەینەوە، موبایل نابێت لە شوێنی گەرما بەجێ بهێڵدرێت. بۆ نمونە لە ناو سیارەیە لەسەر داژبووی سیارە دابدرێت، تیشکی خۆر لێی بات، ئەمانە زیان بە پاتریەکە گەیەنێ لە تەمەنی پاتریەکە کەمەکاتەوە، زۆر کات دەبێتە ئاوسانی پاتریەکەش بەهۆی ئەو گەرمیەوە. هەر شتێک بووە هۆی گەرمبوونی CPU موبایلەکە کە موبایلەکە گەرمەکات، هەر ئەپلیکیشنێک، ئەو ئەپلیکیشنە شەحنێکی زۆر زۆرە بات لە پاتریەکە. بۆ نمونە سناپچاتە، یاخود یاری پۆبجیە، یاریە بە قووەتەکانە ئۆنلاینەکانە، یاخود ئەو ئەپلیکیشنانی کە بۆ دیزاینەر بەکارێ، بۆ دیزایانی بینا و ئەوانە مەجموعەی ئەپلیکیشنی زۆر قورزەیە. بەڵێ ئێمە زۆر کات خەڵک گەڵێ موبایلێکی شەحنێکی تر یا کێبڵێکی تر بۆ موبایلێکی تر بەکارنەیە لەسەر ئەو بابەتە کە ئایا ئەتوانین کێبڵ و کەلەی کەسێکی تر بەکاربێنین بۆ موبایلەکەی خۆمان یاخود نە، زیانی هەیە یان نییە. لەو ڕۆوە ئەگەر ئەو کێبڵ و کەلەی ئەو کەسە هەمان واتیە و هەمان مواسەفاتی ئەوەی خۆتی هەبێت، هیچ کێشەیەکی نیە و هیچ گرفتێکی نییە. با بڵێن شەحنەکەی تۆ 20 واتە، ئەو کەلە و کێبڵەشی کە بەکارێنی ئایا هەمان شتە 20 واتە یا 30 واتە یا 40 واتە، نەخێر ئەبێ ئەویش 20 وات بێ، بەو شێوەیە هیچ گرفتێکی نییە. بۆ سەرەوە عادەتی ئێمە کە موبایلەکەین بە شەحنەوە باشترە ئەم موبایلە بچێتە لە 100%. هەموو موبایلە لەسەر پاتریەکە ڕێژەیەکی هەیە نووسراوە 100. کە گەیشتە لە 100% تۆ توانی شەحنەکەت لێکەیتەوە و موبایلی خۆت بەکاربێنی. لە کاتێکیشا بتوانی شەحنیکەیتەوە نسبەیەکی بۆ داناوی ئەڵە لە 120 بۆ خوارەوە ڕێژەی پاتریەکە سووەتەوە توانی بێتەوە نزیکی 5 بێت، دەبێ 20 بێ بیکەیتەوە بە شەحنەوەی کێشەی نییە. بەڵام هەندێک کەسەیە 20 دەرەجەیەتە خوارێ لە 100% پاتریەکەی ئەبێ بە 80 ئەڵە نەبادانە بەزەیکاتەوە بە شەحنەوە دیسان، بۆ ئێمە کارێکی هەڵەیە. موبایل جێهێشتن بە شەحنەوە شەو تا بەیانی ئەمە زەربێکی زۆر گەورەیە بۆ تەمەنی پاتریەکە. زۆر کات دەبێتە ئاوسانی، پێویستە کاکەبوو بە سایاسە لێ بکرێتەوە. بە شەحنەوە ئیش پێکردن ناڵم لە تەمەنی پاتریەکە بە شەرخی سیارە زیانێکی زۆری هەیە بۆ پاتری، بۆ ئەنتیگرێتی شەحن، بۆ ناو خەریتەی موبایلەکە زۆر کات دەبێتە هۆی شۆر. بە حکمی چییە؟ کاتێک تۆ پێنەی بە سکرێتەرە ڤۆڵتەی سیارەکە با بڵێن سکرێتەر کە پێی پیانەی ڤۆڵتەکەی بەرزەبێتەوە، کاتێککە قاز لابەی ڤۆڵتەکەیەتەوە خوارەوە، بە بۆنی ئەم بەرز و نزمی ڤۆڵتەیەوە ئەبێتە هۆی زیان پێگەیاندن لە پاتریەکە یاخود لە قاعدەی شەحنەکە یاخود لە ئەنتیگرێتی شەحنەکە لەسەر خەریتەکەیە.